بەڵێ من لە گەڕێکی تەپەی شاری کەرکووکم لە پرسەیەکێک لە کوژراوەکانی دوێنێ کە دوای نیوەڕۆی دوێنێ لە گەڕێکی تەپە و لە بازاری گەورەی پارێزگای کەرکووک دوو هاوڵاتی لە دوو ڕووداوی جیاوازدا بە دەستڕێژی چەقۆ کوژران دوای ئەوەی کە بریندار کران گەندران بە نەخۆشخانە هەردووگیان بەهۆی ئەوەی کە بە سەختی ئەو چەقۆیان لێدرا بوو هەردووگیان گیانیان لە دەستدا ڕووداوەکان جیاواز بوون لەیەک کاتەکانیشان جیاواز بوون لەیەک بەڵام ئەوەی جێی باستە و بۆ جێی سەرسووربان ئەوە بوو کە ئەمڕۆ بسوار کاتژمێ بەسەر ڕووداوەکەدا تێنەپەڕی پەروەبەراتی پۆلیسی پارێزگای کەرکووک بڵاوی کردەوە کە توانیویانە تۆمەتبارێک دەستگیر بکەن کە دانی بەوە داناوە هەردوو ئەو کەسەی کە دوێ لە چەقۆیان لێدراوە و کەسە ئەو دانی بە تاوانەکەیاناوە کە چەقۆکانی وەشاندۆ و هەردووکیانی کوشتووە. ئێستا من لە پرسەیەکێکیانم کە کاوە محەممەدە دەمەوێت لەگەڵ کەسوکارەکەیدا قسە بکەم بزانین ڕووداوەکە چۆن بووە ئەوەی کە دەستگیر کراوە دەیناسن یاخود ئەوەی تر کە کوژراوە هیچ پەیوەندیەکی لەگەڵم خێزانەدا هەیە. کاکچالاک کەسوکاری کاوە محەممەد یەکێک لە کوژراوەکان سوپاس بۆ ئامادەبوونت بۆ خۆتان خۆش بن دوای نەخۆشیتان بێت. ڕووداوەکە چۆن بووە گەر بوومان بگێڕیتەوە؟ وڵی کاکە جام پێشەکی بەخێر بێن سەر چاو دوێنێ خەبەر تەلیفۆنیان بۆمان نارد وتیان کاکە کاوە چەقۆ لێدرا و فریان داوتە مسەژە کە ڕۆیشتین سێرمان کە بەداخەوە جانی لە دەستدا بوو سەرەتا نەمانەزانی چێ بۆ کوژەکەی چێ و چێ نییە دوای ئەوەی بە سوپاسەوە دەستگا ئەمنیەکان شورتە و پۆلیس و ئاسایش کە تێنەپەڕی 24 ساعت توانیان بکوژەکە دەستگیر بکەن دوای ئەوە بۆمان دەرکەوت کە ئەم بکوژە کێشەیەکی کۆن هەبووە لەگەڵ کاوەی ئامۆزام کاکاتە ئامۆزام کاوە محەممەد ساڵە ئەتر کێشەکە وەختی خۆی حەل کرابوو سڵح کرابوو هیچ شتێک لە بیندا نەما دیارە ئێستا و لە دڵا هەڵی گردبوو هات بە ناحەقانە بە دڕندانە زەبەری سن و ئاوە کوشتی بەپێی دانپێدانانەکەی پۆلیس کە بڵاوی کردوێتەوە ئەو کەسی کە دەستگیر کراوە تۆمەتبارەکە دانی بەوەیە داناوە کە کەسێکی تروشی بە چەقۆ کوشتووە بە هەمان شێوە ئێوە ئەوەکەی تە دەناسن ئێمە کە ڕۆیشتین بۆ نەخۆشخانە سێرمان کرد دانەیە پێش ئێمە لیانە لە تەبعەلیەکە عینەوتیان بە چەقۆ کوژراوە بەس نەمانزانین کۆ دوای ئەوەی کە دەستگیر کرا دەرچوو ئەم کابرایە ئەوی کوشتووە دوایە هاتووە کاوەی ئامۆزامی کوشتووە بەس ئێمە ئەو کابرایە نە لە دوورە نە لە نزگەوە هیچ نایناسن نە پەیوەندیمان هەیە نە و هیچ عیلاقەیەکمان بەوە هەیە. داواکاری ئێوە و خانەوادەی کاوە محەممەد کە بە چەقۆ کوژراوە داواکاریتان چییە؟ وەڵی داواکارێکەمانەوەیە کاکە لەخوا بە زیاد بێت کە دەستگیر کرا سوپاسی دەستگای ئەمنی و پۆلیس و ئاسایشەکەین بە عەدالەت بگاتە ئەنجامی خۆی و حەقی خۆی وەرە بگرێت و سوپاس کاکچالاک دەستخۆش. بەڵێ ئەمە وتەیەکێک لە کەسوکاری کوژراوەکانی دوێنێ بوو کە بە چەقۆ ئێرشکرا بۆ سەریان دوو کەس لە دوو کاتی جیاوازدا لە دوو شوێنی جیاوازدا کوژرا بوون. ئەمان دەڵێن ڕابردوودا لەگەڵم کەسەدا لەگەڵ بکوژەکە کە تاوانبارەکە دەستگیر کراوە تۆمەتبارەکە کێشەی پێشووتریان هەبوو بەڵام حەل بۆ سوڵح کراوە بەڵام کەسوکاری خانەوادەکەی تر کە ئێمە قسەمان لەگەڵاندا کردووە دەڵێن ئەم تۆمەتبارەی کە دەستگیر کراوە نایناسن نازانم بۆچی کوڕەکانی کوشتووە ئەوانیش بە هەمان شێوە داوا لە پۆلیس و دەستگا ئەمنیەکان دەکەن بە تایبەت هێزەکانی ئاسایش و پۆلیس کە لە 24 کاتژمێر تێنەپەڕی بەسەر ڕووداوەکەدا توانیان بکوژەکە دەستگیر بکەن داوا دەکەن ئەوان ڕێکارە یاسایەکان زیاتر بگرنە بەر و لێکۆڵینەوەکانیان لەگەڵ زیاتر بکەن و بزانن بۆچی کوڕەکانی کوشتووە کە دەکاتە وریا ئاسیەوەی کەتریان کە کوژراوە.